لەبەر ژیانەکەمان زۆر ناخۆش بۆیە هاتی ناخەڵ ژیانی خۆشێ بۆ چیە بۆ ئەم قوڕ و چڵپاو بۆ ئەم ژیانە وەڵی لەبەر چی هاتووم لەبەر ناخۆشی ئەو کوردستانە لەبەر ئەوەی ژیانی تیانە ژیانێکی تیانە خۆش بێت ژیانمان تیان نەبووە چەند ساڵە ژیانمان هەر ناخۆش بووە ژیانمان نەبووە تای ئیسراحەتمان تیان نەکردووە هەتا ڕاکە کاسپی بکە کوڕەکەم بەس بەشی ئەوەیە کە بیا بە غاز و نەوت و کارەبە بۆ ئەوان تەواو بەس بۆ ئەوان ژیاوین ئەوان هیچ بۆ ئێمە هیچیان بۆ ئێمە نەکردووە ئەگەر ئێمە لەبەر ئەوە نەبێ ئەوها ئەگەر ئەوە ژیانمان لەوێ هەبوایە ئەوها نەهاتین بۆ ناو ئەم خێمە قوڕ و دار و بەردوو ئەم ئاوە هیچ ئەمەل نەما هەموو گەنجەک دەی بێتێرە ئەوەی لەوێژ ما دەی بێتێرە بەس ئەوانەی بڕک دەستی حزبیان هەیە ئەو شتانە ئەوان لەوێ دەمێنێنەوە تەوە بێزگەلەوەی کورە لێ کاکە لێ ماگەڕ بەخوا ئیشەکەش بکەین لێ ناگەڕین ئیشەکەش بکەین کاک چی ڕێگرێتەوە کرد کورە چی قسە چی حکومەت کاکە زەریبە یعنی هیچ نهاتێ زەریبەش لێ دەستی دەری ئی خۆم لۆ خۆم ئی توش دەخۆم هێدەبی کاکە لە کەلێتینی هەموو ئەوروپا پارەی داوانێت دوکانیان هەبوو ئەوانە ئیشیان دەکرد دەمشێز وەرەقەم ڕۆی بەبێ ئەوە یەک بڕیاریشت ماجی سار لە توانەدا نەبووم بکرێم ملیۆنە و 200,000 سکرەی سێ مانگم ڕۆی بێن ئەو ڕێ کوردستانە ئەوەش مرد نەدەسمە مردنەکە ناچمەوە کوردستان هەموو ڕۆژێ سەرمایە باران لێتان هەیە ینی ئەوە زەیرەتان پێی خۆشترا بەڵێ بۆچی ئەوەندە بڕین ئەوە زەی ئێرە هیوایەکمان هەیە و ئەپەڕینەوە هیوایەکی ژیانی خۆشمانەیە بۆ مناڵەکانمان بۆ مستەقبەلی مناڵەکانمان پیاوەکەم پێشمەرگە بوو لە 7 ساڵی و پێشمەرگە بوو چی لەوە زیاتر خاکی پاراستوکە هیچ بەخوا جاری وا بە چەند مەعاشی نەبوو بە چەند مانگ بە 6 مانگ بە 8 مانگ مەعاشی وەرنەگرت وڵای جاقابی لە نەزانیەوە ڕێگای قاچاق هەموو شتی تێدایە مەرگی تێدایە خۆشی تێدا ناخۆشی تێدایە ئامادەین ڕوبەڕووی هەموو شتێک ببینەوە بەس لە کوردستان نەبی با هەر بۆ دەسەڵاتدارەکان بێ با بۆ کوڕمەسوولەکان بێ با بۆ ئەوانە بێگەر لایەنگریانن مستقبلی ئەو مناڵەمەمەوێ دابین مستقبلی ئەو مناڵە بەس و مستقبل لە کوردستان